بەیاننامەی ئەنجومەنی هەڵوەشانەوەی موچە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، 4 ساڵە مامۆستا و فەرمانبەران و خانەنشینان و موچەخۆران بەهۆی بڕیاری نایاسایی پاشەکەوتی موچە ژیانێکی سەخت دەگوزارێنن. سەرەڕای دەیان گردبوونەوە و چالاکی مەدەنیانە لە شار و ناوچەکانی کوردستان بۆ نەهێشتنی ئەو ستەمی پاشەکەوتە کەچی حکومت لە ئاست ئەو ناڕەزایەتی ڕەوایەی خەڵک بێباک و هیچ هەنگاوێکی ئەرێنی و کردداری بۆ گێڕانەوەی موچەی تەواوی موچەخۆرانی ڕاستەقینە نەگرتە بەر. سەروەختێک پرسی دەستکاریکردنی موچەتان هێنایە بەرباس و دواتریش هاتنی لێژنەکانی وردبینی و بەڵێن و مژدانەی بەغدا بۆ ناردنی موچەی تەواوی سێکتەرەکانی تەندروستی و پەروەردە و وەزارەتەکانی دیکەش کەچی ئەوەتە لەگەڵ بەغدا بەنهێنی بۆ درێژەدان بە برسیکردنی میلەت ڕێککەوتن. ئێمە لە ئەنجومەنی هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچە کە نوێنەرایەتی مامۆستایان و فەرمانبەران و تەندروستیکاران و خانەنشینان دەکەین داواکارین. یەک، هەرچی زووە بڕیاری پاشەکەوتی موچەی زۆرەملێ و نایاسایی هەڵبوەشێتەوە و لەو بودجەی بەغدا دەینێرێت و لە داهاتی فرۆشتنی نەوت و باج و ڕسوماتی هەرێم موچەی تەواوی موچەخۆرانی ڕاستەقینە بە تەواوی بدرێت. دوو، ساڵێکی خوێندن لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان مەترسی فەوتانی لەسرە. هەز بە مەترسیەکانی ناکەن، گوێشتان لەو هەموو ناڕەزایەتیە نییە و تووڕێی و برسی و بێدەرەتانان ئەستورتر دەبێت. ئێوەش هەر بێباک و بێدەنگ بەرپرسیارەتی ئەخلاقی و نیشتیمانی و مێژوویتان لەسەرشانە. سێ، قەرزی میلەت بدەنەوە بە زووترین کات کار بە یاسای خانەنشینی بکەن و ئەو خاڵەی تایبەتە بە چەکی بانکی و بەکارهێنانی بۆ باج و ڕسومات و مامەڵەی دەستگاکان بخەنە واری جێبەجێکردنەوە. ئێوە موچە نەدەن و بە باج و غەرامە و ڕسوماتیش خەڵک بڕوتێننەوە، ئەوە بەڕێوەبردنی میلەت نییە. چوار، عەقڵانی تر واقعەکە بخوێننەوە و چیدی ململانەی بەرتەسکی حیزبی لەسەر پشتی هەژار و خەڵکی بەژمەینەت مەکەن. داهات زۆرە و بەشی هەمووان دەکات. ئەوە نادادی و ناڕێکی لە دابەشکردن و تەخشان و پەخشانی بێپلانە قەیرانی دارایی گەورە کردووە. نەک هەر بودجە بڕین لە بەغدا، بە خۆتانەوە بچنەوە و نیشتیمانیانە گوێ لە خەڵکی خۆتان بگرن. 5، ڕای دەگەێنین تا ستەمی پاشەکەوتی موچە بە زووترین کات هەڵنەوەشێتەوە، ماندوو نابین و بۆ مافەڕەواکانمان بەرپرسیارانە و شارستانیانە بە شێوازی جیاواز لە چالاکی و ناڕەزایەتی دەربڕین بەردەوام دەبین. ئەنجومەنی هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچە لە 26 ئاداری 2018.